کۆڵبەری کایەکردن لەگەڵ مەرگ بۆ بەدەستهێنانی پاروی یەکنان. هەواڵەکان باس لەوە دەکەن کە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا دەیان کۆڵبەری نیشتەجێی ناوچە جۆراوجۆرەکانی کوردستان لە پێناو پەیداکردنی بژێوی خۆیان و بنەماڵەیان بە تەقەی بە ئەنقەست و بە بەرنامەی مرۆڤکوژانی کۆماری ئیسلامی لە ورمێوە تا هەورامان بریندار بوون و کوژراون. بەداخەوە ئاماری ئەم جنایەتە ڕۆژ لە دوای ڕۆژ دەچێتە سەرێ. ژمارەی کەسانێک کە گیانی خۆیان بۆ دابینکردنی ژیانێکی مەمرەومەژی لە کوێرەوەریەکانی سەرسنوور بەهۆی تەقەی بە کرێگیراوانی ڕژیمی ئیسلامی لەدەستداوە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە شێوەی مامناوەند 100 کەس لە ساڵدا بووە و چەند هێندەی ئەم ژمارەیەش بریندار بوون و لە کار کەوتون. زۆربەی بازگە سنووریەکان لە سەلماسەوە تا هەورامان بە تایبەت بازگەکانی شارستانی پیرانشار، سەردەشت، بانە و مەریوان شوێنی تێپەڕینی ژنان و پیاوان، لاوان و تەنانەت منداڵانێکن کە بۆ وەدەستهێنانی بژێوی ژیانیان لەگەڵ مەرگ لە کایەکی ڕاستەقینەدان. لە ناو کۆڵبەراندا لە منداڵانی 12 ساڵەوە دەبیندرێت تا پیرە پیاوانی 70 ساڵ تەمەن. هەروەها ژنانی سەرپەرستی بنەماڵە و لاوانی خوێندەواری بێکاریش ژمارەیەکی بەرچاو لە کۆڵبەران پێک دێنن. کۆڵبەر یەک ئینسانە، باوک، هاوسەر و نان دەرهێنەری بنەماڵەیەکە. کۆڵبەر برا، منداڵ، خاڵ، مام، هاوڕێ و جیرانە. کۆڵبەر هێندێک جار دایک، هاوسەر، خوشک و نان دەرهێنەری بنەماڵەیە کە هاوسەرێکی نەخۆشی هەیە و یان بەهۆی جیابوونەوە و یان مەرگ دایک تەنیا دابینکەری بژێوی بنەماڵەیە. با پێکەوە چاوخشانێکمان بێت بەسەر دواهاتەکانی گیانبەختکردنی کۆڵبەرێکی سەقزی بە ناوی حامید ئەمینپور کە باوکی 6 منداڵە و نان دەرهێنەری بنەماڵەیە. هەواڵی مەرگی ئەم کۆڵبەرە زەحمەتکێشە بۆ هاوسەر و منداڵەکانی چۆنە؟ ژیانی 6 منداڵ و هاوسەرەکەی لە نەبوونی نان دەرهێنەری بنەماڵەدا چی بەسەر دێت؟ چۆن کرێی ماڵ و خەرجی خوێندن و ژیانی منداڵەکان دابین دەبێت؟ هەمووان دەزانین کە کۆڵبەری پیشە نییە، کار نییە. بەربەریەت و کۆیلەتی داسەپاوی حکوومەتی ئیسلامی و قازانجپەرستی بازرگانانی مەرگ و ژان و تراژیدیە. بۆچی دەبێ خەڵک ناچار بن کاری دژوار و نائەمنی کۆڵبەری قبول بکەن؟ بۆچی لە کوردستان پیشەی گونجاو و پێویستبوونی نییە و باوکی 6 منداڵ دەبێ ناچار بێت باری قورس لە گەرما و سەرمای تاقەت پڕۆکێندا هەڵگرێت و بە گولەی بەکرێ گیراوانی ڕژیم گیانی لەدەست بدات؟ بە بەشێکی چکۆلە لە بودجە و هەزینەی سەرکتوو تێرۆری کۆماری ئیسلامی دەکرێت کاری ئەمن و گونجاو بۆ کۆڵبەران دابین بکرێت و تراژێدی سەدەی 21 لە کوردستان واتە کۆڵبەری بۆ هەمیشە کۆتایی پێبێت. ئەمڕۆ لە ئاستی دنیادا نەتەنیا لە وڵاتانی پێشکەوتوو، نەتەنیا لە وڵاتانێک کە کرێکاران لانی کەمی حەقدەست و ئەمنیەتیان هەیە، بەڵکو لە زۆر بەشی جیهان ملیۆنان تۆن کاڵا لە ڕۆژدا دەگوازرێتەوە. بەبێ ئەوەی کە کەس ناچار بێت لە دژوارترین و نائەمترین بارودۆخی ژیان و کاردا و لەژێر دەسڕێژی گولە و بەسەر مەیدانی میندا کاڵاکان بە کۆڵەوە بگرێ و لەو بەرەوە بیگەێنێتە ئەو بەری سنوورەکان. پانتایی هەژاری و بێکاری لە کوردستان تا ڕادەیەکە کە تەنانەت وەها مەترسی گەلێکی ئاشکرا کە بەردەوام بۆ ئەم زەحمەتکێشانە لە بۆ سێدایە ئەوان لە کۆڵبەری پاشگەز ناکات. کوشتنی کۆڵبەران نابێ ببێتە هەواڵێکی ڕوتین و ئاسایی و تەنیا شایەدی زیادبوونی ڕقەمێک بە مەرگی دڵتەزێنی خەڵکی زەحمەتکێش بین. خەبات بۆ دابینکردنی کار یان بیمەی بێکاری پەیداویستیەکی خێرای خەڵکی زەحمەتکێش لە گشت ئێران و لەوانە لە کوردستانە. بەڵام تا کاتێک کە خەڵکی بێکار مەجبورن دەست بدەنە وها کارگەلێکی پڕمەترسی، پێویستە ڕژیم ناچار بکرێ کە دەست لە تاڵانکردن و کوشتنیان هەڵگرێ. پێویستە بە تایبەت خەڵکی شارە سنووریەکانی کوردستان
دەنگی ناڕزایەتی خۆیان دژ بە جەنایەتی ڕژیم لە سنوورەکان بەرزکەنەوە و ڕێگە نەدەن ڕژیمی ئیسلامی لەوە زیاتر ئەم مرۆڤە زەحمەت کێشانەی کە بۆ دابینکردنی ژیانێکی مەمرە و مەژی دەست دەدەنە وەها کارێکی پڕمەترسی بەم جۆرە دەڕەندانە قوربانی بکات.